بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، ئەمڕۆ باسی چەند خاڵێک دەکەین کە لە ڕۆژی پێشکەشکردنی توێژینەوە پێویستە ئەو خاڵانە جێبەجێ بکەین. ئێمە لەمڕۆدا باسی 18 خاڵ دەکەین کە خاڵی زۆر گرنگن. پێش ئەوەی توێژینەوەکەت پێشکەش بکەیت پێویستە ئەم 18 خاڵە بزانی بۆ ئەوەی توێژینەوەیەکی باش پێشکەش بکەیت. سوپاس بۆ خوا، من لە توێژینەوەکەم ئەو خاڵانم جێبەجێ کرد، توانیم 20 لە 20 بهێنم و توانیم زۆر سەرکەوتوانە سوپاس بۆخوا توێژینەوەکەم پێشکەش بکەم. پێشکەشکردنی توێژینەوە خاڵی یەکەم پێویستە جلوبەرگێکی ڕسمی لەبەروێ. من لێرە نووسیمە بۆ ئەوەی لەبیر نەکەم، خاڵەکان لێرە دەخوێنمەوە. خاڵی یەکەم پێویستە جلوبەرگێکی ڕسمی لەبەر بکەیت، قاتێک و بۆنی باغێکی لەبەر بکەیت بۆ ئەم ڕۆژە. خۆشەویستە نابێ بە تیشێرت و جلی دەرەوە بچی بۆ ڕۆژی توێژینەوە پێشکەشکردن. بەڕاستی شتێکی جوان نییە، چونکە شوێنێکی ڕسمیە، پێویستە جلوبەرگێکی ڕسمیش لەبەر بکەیت. خاڵی دووەم، هەوڵ بدە سلایدەکان لەبەر بکەیت. هەوڵ مەدە تەنها سلایدەکان بخوێنەوە. ئەگەر سلایدەکان تەنها بخوێنەوە دکتۆرەکانیش خۆیان دەتوانن بخوێنەوە، بەڵکو با بڵێ سلایدە کە هاتە سەر هێناتە سەرەوە تۆ تەوزیع بدەیت لەسەر ئەو سلایدە، ئیتر دەقەیەکە نیو دەقەیە دەربارەی ئەو سلایدە هەوڵ بدە زیاتر خۆت قسە بکەی نەوەکو بخوێنیەوە. ئەمەش پێویستی بە تەمرینکردن هەیە بۆ ئەوەی خاڵی دووەم جێبەجێ بکەیت. خاڵی سێم، خۆشەویستان، پێویستە خۆت مسەیتەر نیشان بدەیت، جوان بخوێنەوە، بە خێرایی بخوێنەوە، نەک هەر لە خۆ ناساندنەکەی ینی قسەکانت تێکەڵ بێ، نەئە، لە ماڵەوە تەمرینێکی چاک بکە. ئەگە سەرەتایەکی جوان پێشکەش بکەیت دەتوانی بەردەوام بیتاوەکو کۆتایی بەو مسەیتەری و بەو جوان پێشکەشکردنە. خاڵی چوارەم، خۆشەویستان، دەتوانی دەنگی خۆت تۆمار بکەیت. چەند جارێک دەنگی خۆت تۆمار بکەیت، توێژینەوەکە بۆ خۆت پێشکەش بکەیت، پاشان گوێ لەو تۆمارکردنە بگرەوە. گوێ لێ دەگریەوە کە گوێت گرتەوە دەزانی چیت غەڵەتە، هەڵەکانی خۆت چا دەکەیەوە، یا خۆت دەزانی با بڵێ ئەگە توێژینەوەکە چەند جارێک بۆ خۆت تۆمار کرد دەزانی بە چەند دەقەت توێژینەوەکە دەتوانی پێشکەش بکەیت. بۆ نمونە 20 بۆ 30 دقه ئەوەندە کاتت هەیە بۆ پێشکەشکردنی توێژینەوەکەت. تۆ دەبێ لەو تۆمارکردنەی لەم ماوەیە بتانی توێژینەوەکەی خۆت تۆمار بکەیت، یاخود بە شێوەیەکی تر دەتوانی ئەو توێژینەوەی کە تۆمارت کردووە بۆ چەند هاوڕێیەکت بنێری کە ئەوان سەیری بکەم بزان ئایا تۆ هەڵەت چییە. یان هەر لەم خاڵی چوارەم یان بە شێوەیەکی تر دەتوانی لە شوێنێک بۆ چەند کەسێکی پێشکەش بکەیت لە ماوەی 20 دقه بۆ 25 دقه کە ئەو کەسانێک کە بۆیان پێشکەش دەکەی زانیاریان هەبێ. ئەگەر هەڵەیەکت کرد یان خاڵێکی گرنگت هەبوو پاش پێشکەشکردنی توێژینەوەکەت پێت بڵێن ئەوەت تەواوە، ئەوەت خاڵی چاکە، ئەو هەڵایانەی خۆش چاک بکەوە. ئەمە دەربارەی خاڵی چوارم. خاڵی پێنجەم، خۆشەویستان، شیرینیەکی ڕێکوپێک ببن. بردننی شیرینی پاقلا و شەربەت و ئەشتانە بەڕاستی هەست دەکەم کاریگەری خۆی هەیە بۆ هەندێک شوێن، چونکە تۆ با بڵێن کە شیرینیەکی خۆشت برد جاروایە دکتۆرەکان خەریکی شیرینی خواردنن، زۆر ئاگان لە تۆ نامینێ. بۆیە شیرین لەبیرکردن، شیرینی بردن لەبیر مەکە و شیرینیەکی ڕێکوپێک بۆ ئەو ڕۆژە ئامادە بکە. خاڵی شەشەم، خۆشەویستان، قەڵەم و قاقەز لەگەڵ خۆتان ببن. با بڵێن ئەگەر دکتۆرێک تێبینیەکی دایە تێبینیەکە بنووسە، بە دریشتیش بنووسی کێشە نییە، بۆ ئەوەی بینووسی لەبیر نەکەی، هەر چۆنێکی دەینووسی کێشە نییە، تەنها بۆ ئەوەی کاتێک ئەوم پرسیارەکانیان کرد تۆ نووسیوتە و یەک بە یەک وەڵامیان دەدەیەوە. خاڵی حەوتام، ئەگەر دکتۆرێک تێبینیەکی پێدای بە دڵت نەبوو، تێبینیەکی ڕێک نەبوو، نابی بە هیچ شێوەیەک خۆت تووڕە بکەیت، خۆت عەسەبی بکەیت، بە شێوەیەکی ناڕێک جوابی دکتۆرەکە بدەیەوە، چونکە بەڕاستی ئەگەر ئەو شتانە بکەی ئەوە شتێکی غەڵەتت کردووە. لەوانەیە دکتۆرەکە
تۆ لە بندستی دکتۆرەکە لە بندستی تۆ نییە بۆی لەوانەیە دەرەجەت کەم بداتێ لەوانەیە کێشەیەکت بۆ دروستکە بۆیە ئەگەر شتێکت بەدڵ نەبوو پرسیارێک تێبینیەکی دکتۆرێکیشت بەدڵ نەبوو نابی بە هیچ شێوەیەک بە شێوەیەکی ناشیرین وەڵامی بدەیەوە. خاڵی هەشتام خۆت ئامادە بکە بۆ ئەو پرسیارانەی کە دەزانی دکتۆرەکان لێتی دەکەن. ئەگەر خۆت ئامادە کرد بۆ پرسیارەکان و وەڵامەکانت ئامادە کرد ئەگەر ئەو دکتۆرە لەو ڕۆژەی لەو کاتەی بابڵێن کاتی پێشکەشکردنی توێژینەوەکەت پرسیاری لەکردی تۆ وەڵامەکەت لایە یەکسەر وەڵامی دەدەیەوە بەڵام ئەگەر وەڵامت لا نەبوو لەو کاتە زەحمەتە وەڵام پەیدا بکەیت بۆیە هەوڵ بدا و لە یوتیوب هەیە با بڵێن ئەو پرسیارانەی کە دکتۆرەکان لێتی دەکەن پرسیارەکان چییە بگەڕێ و پرسیارەکان وەڵامەکانی بۆ خۆت ئامادە بکەیت یاخود دەتوانانی لەگەڵ سەرپەرشتیارەکەت پێی بڵێ چ پرسیارێک گرنگی پێ بدەم وەڵامی چ پرسیارە گرینگە یاخود هەست دەکەیت چ پرسیارێکم لێ دەپرسن دەتوانی با بڵێن گفتوگۆ بکەی لەگەڵ سەرپەرشتیارەکەت. خاڵی نۆیەم ئەگەر دکتۆرێک پرسیارێکی تێبینیەکی دا توێبینی و پرسیارەکە ڕاست بوو پێویستە دەستخۆشی لە دکتۆرەکە بکەی و زۆر سوپاسی بکەیت تا ئەو تێبینەی تۆ ڕاستە و پێشی بڵێ ئێمە لە توێژینەوەکەمان ئەم تێبینێ یاخود ئەم خاڵی تۆ جێبەجێ دەکەین و چاچی دەکەینەوە. ئەمە خاڵەیەکی تر. خاڵی دەیەم خۆشەویستان دەتوانی کەسە خۆشەویستەکانت خێزانت و ینی خێزانەکەت یاخود ماڵ و منداڵ هەر کەسێک با بڵێن کە کەسی نزیکتە دەتوانی لەگەڵ خۆتی ببەی لەم ڕۆژە ئەوانیش لەبیر مەکە هەر بۆ دێن دەتوانن ڕسمت بۆ بگەن ڤیدۆت بۆ تۆمار دەکەن ئەو هاوڕێن خزم و کەسە نێزیکەکانت لەم ڕۆژە داوەت بکە. خۆشەویستە خاڵی 11 لە توێژینەوە نابێ بڵێ من ئەو کارم کرد بە هیچ شێوەیە خۆشەویستان جێناوی من بەکار مەهێنن دەبی بڵێ ئێمە ئەو کارەمان کرد ئێمە ئەو ئیشەمان کرد ئێمە ئەو توێژینەوەمان کرد نابێت جێناوی لکای من بەکار بهێنی. خاڵی 12 ئەو پاوەرپۆینتی کە ئامادەت کردو بە هیچ شێوەیەک نابێ بیدی بە دکتۆرەکان تەنها تۆ توێژینەوەکە دەدەی بە دکتۆرەکەت ئەو دکتۆرانەی کە با بڵێن لێژنەی توێژینەوەکەتن تەنها توێژنەوەکە بۆ دەنێری نابی بە هیچ شێوەیەک ئەو پاوەرپۆینتیان بۆ بنێری کە تۆ ئامادەت کردووە دەتوانی بۆ سەرپەرشتیارەکەت بینێری با بڵێ من بۆ سەرپەرشتیارەکەم نارد گوتی هەردی ئەو شتانە چاک بکە ئەوەی لابە ئەوە چاک بکە بەڵام بە هیچ شێوەیەک بۆ دکتۆرەکانی تری مەنێرە. خۆشەویستان خاڵی 13 وەکو گوتمان تۆ 20 بۆ 30 دقا کاتت هەیە بۆ پێشکەشکردن لە کاتی پێشکەشکردن ئەگەر زانی دکتۆرێک پرسیارێک دەکا دەزانی دەتپسڕێنی یاخود دەزانی کاتت لێ دەگری لەو کاتەی کە تۆ بۆیان داناوی پێویستە داوا لە دکتۆرەکەی بکەیت بڵێ دکتۆر گیان ئەو پرسیارەی خۆت دابنێ لە کۆتایی بەسەرچاو وەڵامت دەدەمەوە یاخود پرسیارەکانی خۆت بنووسە کاتێک من توێژینەوەکەی خۆم پێشکەش کرد پرسیارەکانت وەڵام دەدەمەوە چونکە ئەگەر لەناو لەو کاتێک کە تو پێشکەشی دەکەی دکتۆر پرسیاری لێ بکە تۆ وەڵام بدەیەوە لەوانەیە نەتوانی لەو کاتێک کە بۆ دیاری کراوە توێژنەوەکەی خۆت پێشکەش بکەی بۆیە داوای لێ بکە پرسیارەکانیان بخەنە دوای پێشکەشکردنەکەی تۆ. خۆشەویستان خاڵی 14 ئەگەر توانیت چەند توێژینەوەیەک بەشداری بکە بزانێ ڕێژوێنەکانی توێژینەوە چۆنە و چەند توێژینەوەیەکیش لە گوێ بگرە سەیری بکە لە بابڵێ لە ئینتەرنێت سێرچی بۆ بکە چەند توێژینەوەیەک گوێ بگرە بزانێت چۆنی پێشکەشی دەکەن بۆ ئەوەی تەجروبەی زیاتر لەم توێژینەوانە وەربگریت. خاڵی 15 بەڕێزان هەوڵ بدە ئەو توێژینەوەی کە با بڵێن ئامادەت کردووە پاوەرپۆینتەکەت لە ناو 2 فلاش لەگەڵ خۆت بیبە هەوڵ بدە با ناو کۆمپیوتەرەکەشت بێ با ناو 2 فلاشیشدا بێ
بۆ ئەوەی جاری وا هەیە تۆ فلاشەکەت کار ناکە دەچی چی دەکەی کە فلاشەکەت کار ناکات چی دەکەی دەڵێ کاکە وا تەکسیەک دەگرم دەچم توێژینەوەکەم دەهێنم نابێ بەڵام ئەگەر دوو فلاشت لابێ لەناو هەردوو فلاشان پاوەرپۆینت و بەحسەکانت لەناودانا بەحسەکەت لەناودانا بێ ئەو کات یەکێکیش کاری نەکرد ئەویتر هەی ئیشەکە بۆیە معتەل نابی ئەمە خاڵێکی تری کە لە پێشکەشکردنی توێژینەوە خاڵی 16 خۆشەویستان هەوڵ بدەیت سەیری دکتۆرەکان بکە سەیری چاویان بکە ینی کۆنتترۆلی هۆڵەکە بکە ئەوە نەبێ بەس تۆ قسە بکەی و ئاگەر لە هۆڵەکە نەبێ بزانێت چی ڕوودەدا نەئە کۆنتترۆلی هۆڵەکە بکە سیر بکە بزانین دکتۆرەکان چی دەکەن ئایا گوێیان لە تۆ گرتووە ئایا خەریکی چینە بۆیە ئەماش یەکێکە لە خاڵەکان یاخود دەتوانی جار بەجار با بڵێن لە کۆمپیوتەرەکە ئاو بە کۆمپیوتەرەکە ومە نووسێ نە هەوڵ بدەی بەس نە هەوڵ تۆزی لە کۆمپیوتەرەکە دوورکەوە نزیک بەوە ئەوە ینی کەمێک دەچێ پێش و دەچێ پاش و سەری چاوی دکتۆرەکان دەکەی ئەوەش یەکی خاڵی 16 خۆشەویستە خاڵی 17 گرنگی بە هەموو سلایدەکان بدە لە کاتی پێشکەشکردن نابێ بڵێ ئەم سلایدە گرنگ نییە کە گرنگ نییە بۆچی دادناوە دەبێ هەرچەند سلایدت داناوە گرنگی بە هەموو سلایدەکان بدەیت اینجا نیو دقەیەکە بۆ داناوە دەبێت دەربارەی قسەی بکەیت خۆشەویستان خاڵی 18 و کۆتایی پێویستە ئەو تێبینانەی کە هەتا پرینتی بکەیت لەگەڵ خۆتی بیبەی یاخود بینویسی لەگەڵ خۆتی بیبەی دەزانی با بڵێن هەندێک شتێ لە بیرت دەچێت مادەم دەزانی لە بیرت دەچێت تۆ کە پرینتت کردیان بە نووسراوی لای خۆت نووسی بوود بە تێبینی ئەو قاقەزەش لەگەڵ خۆت برد ئەو کاتی لەو کاتی چی دەکەی سەیری دەکەی بە بیرت دێتەوە ئەمەش خاڵی 18 بوو هیوادارم ئەو خاڵانە جێبەجێ بکەن بۆ ئەوی توێژینەوەیەکی جوان پێشکەش بکەن و نمرەی تەواو بەدەست بێنن خۆشەویستان هیوادارم لایک و کۆمنت لەبیر مەکەن بۆ ئەوی ئەو ڤیدۆیە خەڵکی زیاتر بیبینی و سەبسکرایبیش بکەن زۆر سپاسان دەکەم تا ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵ